لە خورمات و ئەو ئارامەیە لە ئێستادا بەدی دەکرێت تایدا بۆتە مای خۆشگوزەرانی هاوڵاتیانی شارەکە بۆیە چین و توێژەکانی قەزاکە ستایشی قارەمانەتی پێشمەرگە و ماندووبوونی هێزەکانی ئاسایش و دژە تیرۆر دەکەن لە پای ئەو ئاسایش و ئۆقرەی بۆیان دابین کردوون. کوردستان لە خواروی حەمرینیشەوە هێزی پێشمەرگەی کوردستان بوونی هەیە بەهۆی بوونی ئەوانەوە ئێمە لە ناو شار ئارامین سەقامگیرە شار بۆیە ئێمە دەستخۆشییان لەکەین ئێمەش وەکو تا بتوانین هاوکاریان نەبین تا بتوانین پاڵپشتیانەکەین و دەستخۆشییان لەکەین هیوادانی سەرکەوتوو بن و ئینشەڵا بەرەوباشتر شەچێ بەهۆی بوونی ئەو هێزە کوردیانەوە کە لە سنوورەکە و ناو شاری خورمات و هەن وەکو پێموتن پۆلیسی فریاکەوتنی کوردستانە یاخود هێزی ئاسایشی کوردستانە هێزی دژە تیرۆری کوردستانە کە لە دووس خورمات و بوونیان هەیە. ئێستا خەڵک شارەکە کاری ینی چۆن بڵێن زیاتر فەرقی کردووە لە چاو پێشتر ئاتە ئەم شارەوە خەڵکێک دەرەچوو لەم شارە بەڵام ئێستا سێرەکەی ئەو خەڵکانی کە لە شارەکە دەرچوونە گەڕێنەوە بەناو شارەکە دیارە شارەکە ئەمانەتێکی بەخۆی بینیوە خەڵکی شارەکەش بەڕاستی چۆن بڵێن ئەو شتەی کردووە کە لە سایەی پێشمەرگە و ئاسایشەوە پشتی بەوانە بەسووە بۆ یەگەڕاوەتەوە بۆ شارەکە. قایمقامی خورمات و ڕای دەگەیەنێت لە ماوەی ڕابردوودا هێزەکانی دژە تیرۆر و ئاسایش توانیوانە چەندین کەس دەستگیر بکەن کە شانەی نووسوی داعش بوونە و دەستیان هەبووە لە نانەوەی گرژی و ئالۆزی لە شارەکەدا. ئاسایش و دژە تیرۆری سلێمانی لە ماوەی ڕابردووە چەند گروپێکیانیان چەند خەڵکێکیان دەستگیر کردووە لە ناو شارەکەیە و بە پێی زانیاریەکانی ئێمە ئەو گروپانە لە دەستیان هەبووە و هەوڵیان داوە لە ڕووداوەکانی خورماتوکە لە 2015 و 2016 لێرە ڕوویاندا دەستێوەربوونە لەو مۆزوعەوە بەشداری شەڕەکانیان کردووە ئەو شەڕانەی کە لە ناو شارە کراوە لە نێوان هێزەکانی پێشمەرگە باڵێن لەگەڵ هێزەکانی حەشد کە درێژەی سند بوو ئەوە خۆی لە ئەسڵا شەڕەکە لە نێوان ئەوان نەبووە و دواتر بەشداری شەڕەکانیانیش کردووە لە هەمان کاتیشدا ئەوان کۆمەک و خواردن و چەک و تەقەمەنیان لە ناو شارەوە دەرکردو بردووانە بۆ چەکدارە تیرۆریستەکان. هەرچەندە لە ماوەی ڕابردوودا خورمات و نەئارامی بەخۆوە بینی لە ئێستادا وەک هاوڵاتیانی شارەکە خۆیان دەڵێن لە سای هێزەکانی پێشمەرگە و دژە تیرۆر و ئاسایشدا بە ئارامی دەژێن بەبێ ترس داواکاریشن هەموو کەسێک هاوکاری هێزامنیەکان بێت بۆ زیاتر سەقامگیرکردنی ئارامی ناوچەکە. کاروان حەبیب، کورتسات نیوز، خورمات و